ئەرەش نینە دەوەرن. ئۆف بانگی تۆش نەبڕایەوە. هەر خەریکی خۆیانن. ها خانم جام ئەم سوورە وسپیاوی هەر تاو نەبوو. تۆش ئازا بۆ خۆت جۆنکە. بڵێ چیتە ویست؟ خەبەرتانەیە حاجی بەنیازە سەفەرکە بۆ دووبەی؟ بەڕاست ئەوە زۆر کۆنا قەت شتێکی نوێت ناوت. جاوە چیە سەرەتا بە منی وت حاجی؟ سەرەتا بە تۆی وتو ئەمە زۆر کۆنەوە هەر خەریکی خۆیانن. کورە بۆ ئەوە خۆتان جوانەکەن بۆ خاتری خوا. حاجی ئاوا حاجیتان ڕازی کردووە. من ئەگەر باسی خۆمتان بۆ بکەم کە چۆن حاجی هات و منی بینی. بەزمەکە نەڵی بەدڵت نییە. یەکەم جار کە منی بینی خانم خاس. لە دوورەوە هەر کە منی بینی یەکسەر کەوتە سەر چۆک. دوو کەس چوونە ژێر باڵیەوانێ و هەڵیان ساندەوە بەس بوو ئەوەی بشن و باڵاکەی من ببینێ. ئیسەش هەر بەیادی و کاتە حاجی سەیری منەکە. وەیش چەند جوان بوو جۆن. ئەی خانم ئەگەرەوە نازداری من چیەکەم لێرە بابەتی بگەرمەوە. کاتە حاجی تۆی هەڵبژارد کوڕێکی هەرزەکار بوو خۆخۆی بوو کەسێکی دەستکرد. بەڵام کە منی بینی من لە پارکا بووم لەگە ڕەفیقەکانم پیاسەمانە کرد. هەرقەڵە باڵق بوو بەڵام ئەو وەکو ئەوەی هیچی لێ نەبێ. تاسا نیگایەکی گەرمی بۆ کردم. سوتاوە. ڕاستەوخۆ ناخی منی خوێندەوە. کوتی فەرموو ئەم شەعر بەناتە بۆ تۆیە. مناڵە ژیری کردەوە. ڕاستەوخۆ زانی کە من حەزم بە شەعر بەناتە. ڕۆژی دواییش هەر بۆ خۆت نەبووی هاتیە داوای من. بەخەت نەبێ هاتی داوای من. جا منیش با باسی خۆم بکەم بەڵام ئەوەی من زۆر جیاوازە. ئەلۆم کەم بوو. من ڕۆژێکی با بە هەمووتان بڵێم ڕۆژێکی لە کۆلێژ بووم ئاوا دەرچووم چاوەڕێی این بۆ ڕەفیقەکانمە کرد. ئیتر سێرم کرد سارەیەکی جامڕەش هاتووە ئاوا سەیرێکی کردم و ڕێک یەک زرمەی لێ بڵند بوو. وەڵا سەیرەکەم حاجیە ئەوی حاجیەکەی خۆم وەی گیان. حاجی هات بەرە ڕووی من وتی خانم گیان فەرم با بتگێنم. وتم حاجی بڕۆ هینە چاک لە سارەکەی خۆت بێ. بە تەکسی گیانتی؟ باڵێ دانیشان خەریکە خۆ جوان کردن بە دانیشە. ئایا حەسوویتان پێیادی بینیتە؟ مەزانم دڵی خۆتان خۆش مەکەن. حاجی بەس منە با بۆ سەفەر بەس من. بەڕاست ئەوەی خۆی ئامادە کردووە و ئەو بەڵێنی پێدراوە منم نەک تۆ. ئەزانم لەبەرەوەی زۆر بیری شەعر نەباتەکەی نەکا شەعر نەباسی لێرە لێ ببڕێ حاجی تۆ نەبا. منە با من. حاجی منە با؟ نەخێر ئیتر بە دەکاری کردووە منم. چێوە؟ ئەو گارە شیڕەوە چێوە؟ ئەی ناکەنە گۆ شەرکا بەخۆی وەس بە کچێ وەس بە بامۆستا لە دڕدەی خۆم نەدەمەتە ناو گەروم بچی. ئەی بە عیب هاتم لە کۆرانی گوتم بزانم مۆلدێ گەڕەکە پێیە گوتیان ناوە لە مۆلدە و ڕوویسرعاتە مۆلدەی مارنگۆیش دەکا. ئەی بە عیب ئێژنێت لە خوابی لە هەمومان گەورتری عاقوایانی سەعاتیان کەی ها دەو دەرێ پەقلەجی مارانە دەو لێ کردەوە. حاجی گیان من زۆرم پێوتون ئاخر نەسیحەتم کردوون ئەوان بە قسەم ناکەن. ئاتی حاجی پێیان بڵێ کە منە بێی بۆ سەفەر دەی كتشي نا والله وهم لي اشتاقت النبم عمر نمني عاجة تكون معجبة وش نانب إذا من نابي كتشي تتعبب بس خانم حاجي أي تو بالينت بمن ندا كتشي والله بالين بكل دا تزالي له أمان شرط وشروط ما يجنكا شرط شرط أم دسمو سفري خو من هرسك أنا خوت أنا بم دبي إيه تيارش نقول سوارنا كشنا كس بتوش تيارش والدي يا الله يا الله يا الله يا خنا بنا أديكو إيه وشنا كيساو بدنا بتاري باي بيك يقولون الزامي دستدري واه إيه ولدي كده بيوا
بخوای ئەوە بڕووکەک باشە بڕووکە شاعر بەناتی ناو تیارە چێ شعر بەناتی خواردیان ناو تیارە ئەوە شعر بەناتم لەوەی هیناش نەکە برێ چی کرد ڕاست شعر بەناتش ناو ئاوی ناو ئاوێ گوتی لۆ گوتی با ڕەقبی ئەوجێ بام پێتان برێم دەزانین چێ دەبم چێ ئەمەیان مەرجم هەیە مەرج پرسیارێکی ئاساتان لێ دەکەم ئادەی هەرچی ئەو پرسیارێ زانی ڕێک دەستی دەگرم ڕادەی بەمە دەبای تۆ جارێ فێر بە بڵێ دووبەی ئێمە گوتم دەبا حتمەن حاجی دووبەی ئەو پرسیارە لە خێزانە گەورەکەی خۆیە کاتچکو خانمی خانمان کابانووی ماڵان کێ بینی گێری مەلەن حتمەن هەر دەبێ وابێ هەر دەبێ ئەتوم لەگەڵدا بێ جانەکە زان پرسیارەکە زۆر ئاسان پرسیارەکە دەرێ لە شەڕی ئوحود شەڕی کوێ؟ ئوحود چی بۆ دی؟ دەی باش تاوەتی ئوحود نەبوو؟ با خۆیەتی لە شەڕی ئوحود چەند کەس کوژرا چەند کەس بریندار بوو و چەند کەسیش بە دیل گیرا چەندی ژن بوو چەندی زەلام بوو شەڕەکە بە تیرکەوانی بوو یان بە قازیفەی بوو حاجی تۆ ئیمتیحانی منەکەیت یاخود ئەوە نازانم پرسیارە یاڵا 30 ثانیە شتەیە 25 ثانیە ڕۆی 5 ثانیەت مای خێرا داخۆت ئەزانی ئەم پرسیارە تو کرێژ نەکە دەتوێم تاقیکەوە ئەڵێم ئەگەر ئەزانی پێم بڵێ بێکەوە من نا پرسیارەکە من عەدالەتم شا دەکەم عەدالەت یاڵا خێرا دەی یارمەتیەکم بن کابانی گەورە ماڵێ ئەبێ ئەوانش یاڵا بزانێت تەواو نازانم نەتزانی دەزانم نازانێت تو ئێستا کەم ماوە دوو ژنەکە پرسیارەکە دەرێ پرسیارەش ناو ماڵی داخیلیە پرسیارەکە دەرێ کەنجینێ پەنجەرەی ماڵەکان دەکرێتەوە لە چۆ یعنی کەنجینێ پەنجەرەی ماڵەکان دەکرێتەوە ئاسانە دەی تو 30 ثانیە 5 ثانیەت مای خێرا ڕۆی خێرا هەر کاتێک کەش و هەوا خۆش بێ باەکی فێنک بێ منەچم پەنجەرەکەمەوە تاوە دەم لەوانە والله عافیە والله عافیە چەپڵم بۆ لێرە نەیزانی شعر بەناتەکەی لە قیسو نەزانی دەزانێت لێ چ وەختەش دەکرێتەوە چی کاتێک؟ وەشی پەنجەرە قەپاتە دەتوانی بیکەوە یاڵا دانیشە یاڵا دانیشە خۆی شوار بەناتەکەی خۆی ئەتوو بەس پرسیارەشی بکسێ وەز بن ئەی بە پیاو قسەی دەکە پیاو کاکە پرسیارەکەم پرسیارەشی زۆر قورس و گران و زەبەلاعت لێ دەکەم حاجی من لە پرسیارەکە تەنها 2 ثانیەت هەیە 2 ثانیە 2 ثانیە لۆ 2 ثانیە والله عەدالەت نییە ئێمە 30 ثانیە بۆ 2 ثانیە بۆ حاجی قبوڵی ناکەم خەدی لێ بکەی ها ئەلۆ قبوڵ ناکەم ئەخەش نەکەی تو فەرقی پرسیاری کرمان لێ هەکاتەوە ناکەم وەس بن ئەمە بەجێرەی قەبەرە بەجێرەی قیافەیە من ئەوەی دەدا هیچ قبوڵ ناکەم حاجی ئەزانم چی لەژێر سەرایە 30 ثانیە بۆ ئێمە بۆ ئەو 2 ثانیە بۆ قبوڵی ناکەم ڕاستی خەدی لێ بکەی قبولمە حاجی من قبولمە ئەزانی چیە؟ جا قبول نیستەکەین ئەزانی تو ئەزانم بەنیازی چی چەکەی دەفڕی ئەتەوێ هەرسێکمانە بێ بە تەنیا بچی بۆ دووبەی لەوێ ژنێکی تر بێنی قبول ناکەم بەخوا حاجیژنی قبول بەسەر ناکەی ستەکەی قبول ناکەم وەچی ئەتم هینا ئەوە چەرچام وەچی ئەوەم هینا چت کرد هیچ ئەدی وەچی ئەوەم هینا چت کرد ئەوە چی کرد؟ هیچی نەکرد تەواو. دەنا تاکید بەلەوانەی چارەمیش بینم ئاخر سوزانم قبوڵی ناکەم بەڕاستی یەکەم جاشە گوتم با قەسی داهینم ئابەت بە قەسی مەجارە دەزانی چ ژیانەکەم پرسیارەکە 2 ثانیە ها باشە پرسیارەکە زۆر قورسە پرسیارەکە دەرێ ئەو ڕۆکە چەند شەمە 4 شەمە والله عافیە ئێ والله عافیە ئێ والله زانی کاکە بە 1 ثانیە والله عافیە ئەم گۆرەتان زانی باشە ئەو ڕۆ 4 شەمە سبەی لە 5 شەمە سعات 8 و 5 دقە پرۆگرامی پێ بکەنە پەخش دەکرێت وەچی پرۆگرامەکە تەوا بوو سعات 9 لە مەتارینە لێ دەبۆ لێدە